کۆبنەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و کۆمەڵی دادگەری وەک کاک محمود ئاماژەی پێکرد دوو تەوەرەی سەرەکی بوو، هیچیشیان بابەتی هەڵبژاردن بوو کە ئێمە لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردن هەرچۆنێک بێ لەم ساڵدا بکرێ، بەڵام بە هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئێمە کۆمەڵێک بەڕاستی هەموارمان داوا کرد، خۆی لە یاساکەدا 26 هەموار داوا کراوە، بەڵام هێندێکیان جومگەی سەرەکین بەڕای ئێمە بابەتی چوار بازنەی کە دیارە ئەوە پارتی و پێکهاتەکانیش لەگەڵەوە کە چوار بازنە بێ، بابەتی تۆماری دەنگدەران ئەوەی عراق بکرێت بە بنەما ئێمەش پێمان باشە ئەوەی عراق بکرێت بە بنەما، بابەتی پێکهاتەکان بەڕاستی یەک لای نەکراوەتەوە. ئێمە لەگەڵ ئەوەی کە یعنی وەک مەبدە لەگەڵ ئەوەی کە بەلانی کەم پێکهاتەکان تێکەڵ بە ململانێ و سیراع و کێشەکانی نێوان حیزبەکان نەبن، میکانیزمێک بدۆزینەوە کە بەڕاستی ئەوان بەدەربن لەم قەزیانە. کۆمەڵی میکانیزمان لای بەرام بەڕاستی زارێن دەبێت بین لەسەر ڕێک و لەسەر ڕێک نەکەوتوین کۆمەڵی میکانیزمی مەسەن دابشکردنیان بەسەر پارێزگاکان دایشی لە میکانیزمەکانە، بۆ نمونە هەر پێکهاتەی مەسەن دەنگ بە نوێنەرەکانی خۆیان بدەن، بۆ نمونە مەسیحەکان دەگونجێ و ئاسانە دەنگ بە خۆیان دەنگ بە نوێنەری خۆیان بدەن، نەک خەڵکیکە بەگشت چکۆیان بە بێن بەرگری لە مافەکانی پێکهاتەکانی خۆیان بکەن، با بێن باس کێشەی پێکهاتەکانی خۆیان بکەن. ئێمە ئەوە لەگەڵ ئەوەی بەڕاستی هەرچۆنێکی بێ هەڵبژاردن دوای خراوە بەڕاستی مە لەگە دواخستنیشی نەبووین، ئەوە لەوێش باسمان کرد ئێمە لە هەفتەی 11 2021 پێشنیاری خۆمانمان داوەتە سەرۆکاتیەکی پەرلەمان کە ساڵێک پێش هەڵبژاردن بووە، بۆ ئێمە لەگەڵ ئەو بکە ئەو کاتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت.